ئەوانەی کە بوونەتە هۆی ئەوەی کە وفاتیان خوالیان خۆش بێ ئەوانە ئێمەمانە جەڵتە لیانی داوە جەڵتەش بۆ خۆی ئێترەوە خەڵکی لە دەریشەوە خەڵکەم بریان ئەوە نییە بڵ ناو چاکسازیەکە یعنی ئەمە ئەو بڵێم لە چاکسازی گەورانی هەولێر نزیکە 2300 بە 400 کەس تێدا یعنی ئەوە تقریبا یەکێ لە ناحیەکانی هەرێمی کوردستان ڕەنگە ئەوە نەبێت یعنی بەقەت ناحەیە خەڵکی تایە و ئەمە خەڵک ئەمرێ و نەخۆشەکەوێەوەوانە ئێمە بەدادەچوونی ڕاستەوخۆمان کرد و پەیوەندیمان بە ئیدارەی چاکسازیەکە کرد بەڕێز کاک مقدم ڕێباز و بەردەوام ئەویش لیژنەیەکی دروست کرد و پەلا سەردانی شوێنەکانی کرد بۆ یەکشەمە لیژنەیەکی تایبەت مناردووە بۆ چاکسازیەکە و ئەو لیژنە تایبەتە راپۆرتێکی تایبەتیان نووسی لەسەر بابەتە و یەک لەو گرفتانەی کە ئێمە هەمانە دەمێ ئەوە بڵێم کە ئیدارەی چاکسازی لێ بەرپرس نییە ئەوەش ئەوەیە ئێمە لە مانگی 2025ەوە نووسرامان ئاراستەی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کردووە بۆ کڕین دۆشک و بەتانی لە 2025 مانگی 11 واتە دوای 5 مانگ وەزارەتی دارایی جوابی داوینێتەوە کردوێتە سەک و سەکەکەی تا ئێستا سەرف نەبووە.